ماوەی 10 ساڵە 4 دەستە شوقەی نیشتەجێبوون لە ناحیەی سەنگا و سەر بە قەزای چەمچەماڵ دروست کراوە تا ئێستا بەسەر کرێنشینان و هاوڵاتیانی ناحیەکەدا دابەش نەکراوە. شوقەکان تەسلیمی بەڕێوەبەرایەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردنی سلێمانی کراون. لە بەرامبەر پێدانی هەر شوقەیەک داوە لە خێزانەکان دەکرێت مانگانە بۆ ماوەی 25 ساڵ بڕی 173,000 دینار بە حکومەت بدرێت. ئەمەش نیگەرانی لای هاوڵاتیان دروست کردو پێیان وایە ئەو پارەیە بەراورد بە دۆخی نیشتەجێکردنی ناحیەکە زۆرە بۆ پێی کرێی خانوو لە ناحیەکە بە نزیکەی 50,000 دینار. ماوەی بۆ 10 ساڵە چێت ئەم شوقانە تەواو بووە و داوامان کردووە لە بەڕێوەبەری بڵین ناحیە و قایمقامێتی چەمچەماڵ کە تەوزیع کرێت تا ئێستا تەوزیع نەکراوە. داوامان وایە کە بە دۆدەچوونێکی بۆ بکرێت لە ڕێگەی ئێوە بەشکم بە هاڵاتێنە بدرێت کە بڵین لە خانووی کریا هۆکاری بەرزی سعرەکەیەتی نرخێکیاندانەوە لەسەری بڵین ئەو هاوڵاتێنی کە لە کرێچیان پارەکەی زۆرە ناتوان بچنە لای شوقانەوە جەماعەت 10 ساڵە زیاترە دروست کراوە و تەواو کراوە وتیان تەواوەتە تەوزیعەکەم و چی بکەن وتیان وەڵا بە پارەی فرۆشین پارەیەکی زۆریان لەسەر دانا تەمان ئەم شوقانە لەوە ڕەت نەبین پارەی زۆری بۆ سەرف کرا ئەو پارە ئەگە بدرێتە خانوو 100 خانوو عازی پێ دروستەکرا 100 ماڵ سودمەند دەبوو لێ ئەمە ئیشەکەی حکومەتە ئەگەر بێت و ئەم شوقانەی مە خەڵکێکی زۆرمانە ناسەنگاوە کرێسیمان هەیە خەڵکی فەقیرمان هەیە کەم دەرامەتمان هەیە ئەگەر بێت و ئەم شوقانە بدێتە و خەڵکانە خەڵکێکی زۆر سودمەندە بێ. گرانی نرخی ئەم شوقانە لە کاتێکدایە گەنجانی سنوورەکە بەهۆی نەبوون و دەستنەکەوتنی شوێنی نیشتەجێبوونەوە جگە لەوەی هاوسەرگیری ناکەن هاوکات ناچارن زێدی باوە باپیرانیان بە شوێن دەستکەوتنی کاردا جێبێڵن. منێکێکم لەو کەسانەی کە خۆم زیاتر لە مانگێک لە ناحیەی سەنگا گەڕام تا خانوویەکم دەستکەوتووە. خۆ دەزانی داهاتی گەنج لە ناحیەی سەنگاوە خێزان لە ناحیەی سەنگاوە مانگانە 200,000ێکە تۆ 50 دێ بەکرێ خانوو 150,000 خێزانی پێ بەڕێوە ناچێن بۆ کارێکە بۆی کە گەنج هاوسەرگیری ناکە لە ناحیەکەیە بۆیە ئەبینێ و گەنجانەی کە هاوسەرگیریشەکەن لەبەرەوەی شوێنی نیشتەجێبوونیان یە ناچار پەنابن بۆ شارەکانی تر بۆ چەمچەماڵ بۆ سلێمانی ئەگەر بێت و ئەم شوقانەدا بەشکرێ بەسەر هاوڵاتیانە هەم گەنجان سودمەند دەبن و هەم ئەو شوقانەیش ئاوا بە شۆڵی نامێنێتەوە. قایمقامی قەزای چەمچەماڵ دەڵێت لە بنەڕەتدا دروستکردنی ئەم یەکە نیشتەجێبوونانە لە ناحیەی سەنگا و هەڵەبوو بۆ پێی ئەوێ شوێنێکی دوورە دەستە ئاشکراشی دەکات دەسەڵاتی دابەشکردنی شوقەکان لای ئەوان نییە و وەزارەتی ئاوادانکردنەوە لێبەر پرسە. سەبارەت بە کۆمەڵک شوقەکە لە ناحیەی سەنگا و دروستکراوە ئەم شوقانە لەلام وەزارەتی ئاوادانکردنەوە نیشتەجێکردن لەگەڵ ئیدارەی ئەو کاتە لە سنوورەکە دروستکراون بەڵام بەڕاستی ئەم شوقانە دەبووە لە ناحیەی تەچی کاکەمان و لە ناحیەی شۆڕش دروست بکرابن چونکە ئەوێ دانیشتوانی زیاتری تێداوە ڕغبەتی زیاتری لەسەر بۆیە وەزارەتی ئاوادانکردنەوە نیشتەجێکردن تا ئێستا دووسێلی ژنەمان داواکردن و هاتوون لەگەڵ بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە قسەمان کردووە لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی ئاوادانکردنەوە نیشتەجێکردن ئەم شوقانە لە دەسەڵاتەکەی ناگەڕێنەوە بۆ وەحداتی ئیدارەی چەمچەماڵ بۆ نمونە دەسەڵات بدەن بە بەڕێز بەڕێوەبەری ناحیەی سەنگا بۆ دابەشکردنی. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە ڕابردوودا هیچ هەوڵێکی جدی نەداوە تاکو ژماری کرێنشینان کەم بکاتەوە بە پێچەوانەوە پرۆژەکانی نیشتەجێبوون هیچ خزمەتێکیان بە توێژی کرێنشینان نەکردووە. ئەمە ئەو پرۆژانە یاخود بە کەڵک نایەن یاخود ئەوانیان کە بە کەڵک دێن نرخەکانیان زۆر گرانەوە دەتوانێت هاوڵاتی کرێنشین و کەم دەرامەتدا نییە. ڕێبین محەممەد کەناڵی پەیام ناحیەی سەنگاو.